لیارەکانی هەفتەی سێزدەی خولی خوار 21 ساڵانی عراق و لە ئاستی یەکەم و کۆمەڵی یەکەم هەولێر لەسەر یاریگای دووەمی پێشوازی لە گەرمە کرد. ڕەشاد فاضل هەرزوو تۆپێکی لەستوندا لە خولەکی 34 تیپی سێبەریانەی گەرمە بە گۆڵێک لە ڕێگای هومام خالید پێشکەوتن. لە نیوەی دووەم هەولێر هەوڵەکانی چڕ کردەوە بە ئامانجی گۆڵی یەکسانی دوای لە دەستدانی چەند دەرفەتێک لە خولەکی 60 عەلی شێرزاد بە ئەسیستی عەبدوڵڵا یاسین ئەنجامەکە یەکسان کردەوە. گەرمە مەترسی بە چەند لێدانێکی سەر خستە سەر گۆڵەکەی هەولێر تاوەکو لە خولە چێشتاوسێ عەزەدین سەدام گۆڵی دووەم و پێشکەوتنیشی بۆ گەرمە تۆمار کرد و یاریش بە سەرکەوتنی تیپی میوان کۆتایی هات. ئەوسار خولی ڕەدیف ینی زۆربە یاریگان کە یاری ناو یاریگە خۆمان نەمابرتۆ یان توعادل یان دۆڕان لە دەرێ تقریبا 6 گەممان کرد یەک توعادل و یەک دۆڕانمانی هەممان برتۆ ئەوجا ئەوانە گەنجن ئەوجا ئەوە هەز دەکا بنازم یان زەختی زمبوریدان عەرزی بکەن یان خۆیان بە دەربێخن یا ئەو حالەتانە هەیە و تۆپانێت باش گەمەی دەکەن ینی شەو دوم هاتنەوە ناو هاتنەوە ناو یاریگای 20 دقیقەکەم یاریی باشیان کرد وە عکس بووە یان تۆپانەیە ئەمە باوەڕمە ببردنەوە خەسارە و توعادل هەیە یەکەم میم ئەو شتێکەکەمە ئەو یارزانە مستەقبەلیان هەبی ینی هەدەفمانەوە پێڕا بکەن و حەزشمان لە نەتیجێ بەس کە نەتیجە نەبوو ینی شکرین بە هەرموو بەشێکی خوای گەورە. ئەوەشی بسم الله الرحمن الرحیم بۆ ئەم یاریە ئامادەکاریەکی تەواومان کردبوو. هەفتەی پێشوو با ڕوومادی دۆڕین بۆ قەرەبووکردنەوەی هاتبووین ئەوەی پێویست بوو پێشکەشمان کرد. بەم ئەنجامە هەولێر بە 19 خاڵەکەی پاشەکشەی کرد بۆ خانەی شەشەمی ڕیزبەندی گەرمەش بە 22 خاڵ هەڵکشایە خانەی سێمی ڕیزبەندی کۆمەڵەکەی. حوسێن محەممەد کەناڵی پێام هەولێر.